سەردانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا بۆ لای بزوتنەوەی گۆڕان تاکیدکردن بوو لەسەرەوەی کە ڕۆژانی داهاتوو و لەگەڵ دەستپێکردنەوەی دانیشتنی پەرلەمانی عێراقی پێویستە کورد لە بەغدا زیاتر یەک ڕێز و یەک هەڵوێز بێت. خۆشبەختانە لە ماوەکانی ڕابردوو لەسەر قانونی موازنە هەر پێنج فراکسیۆنە کوردستانیەکان بە یەک بەیان بە یەک ڕە ڕوبەڕووی ئەو قانونە بووینەوە کە لە بەرژەوەندی میلەتەکەمان نییە و لە بەرژەوەندی ناوچەکانی کوردستان و دەروی کوردستانیش نییە. بۆیە ئێمە ئەمڕۆکە چوین تاکیدمان لەسەرەوە کردووە کە چەندین پرسی دیکە هەیە لە بەغدا پێویستە بەردەوامێتی ئەم یەک هەڵوێستیە هەبێت و لە هەمان کاتە داوامان لە ڕێزیان کرد کە لەسەر ئاستی حیزبە کوردستانیەکانیش پێویستە ئێمە یەک ڕێزی و یەک هەڵوێستی بین، نەک تەنها لەسەر ئاستی فراکسیۆنەکان. ئەمڕۆکە لە هەموو کات زیاتر کوردستان پێویستی بە یەک هەڵوێستی و یەک ڕێزی و تەبایی نیە و حیزبە کوردستانیەکان هەیە، چی بۆ خوردی کوردستان خۆی، چی بۆ ناوچەکانی دەرەوەی کوردستانیش، و چەند کورد یەک ڕێزی بێ یەک هەڵوێز بێت. من پێم وایە ئەوەندە دەنگی کورد بەهێزتر دەبێت لە بەغدا و باشتر دەتوانین ئەوەی کە بەدەست نەهاتووە یان ئەوەی کە عەرقەلی بۆ دروستکراوە لە ماوەکانی ڕابردوو و ئەو پلان و ئەجندایی کە هەیە بۆ تێکچوونی دۆخی کوردستان و کە وەکو موسسەیەکی هەرێم تەعاملی لەگەڵا نەکرێت، پێم وایە بە یەک ڕێزی و بە یەک هەڵوێستی دەتوانین ڕوبەڕووی بینەوە فەشەلی پێبێنین.